لە دوا چیرۆکەکانی 1001 شەوە ئیتر ئەنفال گۆڕی هەیە، ئیتر ئەنفال چیرۆشێکی تری هەیە. مەریەمی کچی مام ساڵح خۆی ئەنفال نەکرا، خەون و تەمەن و ژیانی برا بۆ ناو بیابان. لەوێ لە نوگرۆ سەلمان خەونەکانی تاڵان کرا. چاوەڕوان بوو دەستگیرانەکەی بگەڕێتەوە، هەرچی ڕوویداوە لە 88ەوە بۆی بگێڕێتەوە. چیرۆکەکانی بۆ بکا بە دیاری زەماوەند و وەکو چیرۆکێکی 1001 شەوە. ئەو زەماوەندەکەی لە ناو بوخچەکەدا هەڵگرتە بوو. بوخچەکەش لە ناو باوەڵێکی چەماوەتە. جلی بوو شێنی لێرە و خەونەکانی لە نوگرۆ سەلمان چەقاندە بوو. جلەکانی بەتەنافی هیوادا هەڵخستە بوو. وتی بەڵکو بیابان سەوز بکەم، پێی پەتی ئەوان چیتر بە گەرما نەسووتێ و سێبەرێک بۆ چاویان دروست بکەم، تا ئەو سەرابانەی بەرچاوی ئەوان ببێت بە دەشتەکەی بەر ئاوایی. چون بۆ کەرگۆی جلوبەرگی بۆ هەڵگەم بەخوا 15 سۆنیانی لە جار نەیرا بێمەوە. جلوبەرگەم تەواو کرد و سندم و ئەم خستە سیارە و ئەم هاوردە سەیتەرەکەمان گەڕانەوە. 15 سەوم پێچ و هەتاکو من هاتمەوە، تاکو هاتمەوە جلوبەرگەم هاوردەوە هەرچی تۆنێ بوو هاتمەوە. ئەو ڕۆژە وتمان یان گوێزینەوە، جاش هات دەورمانی کرد و هات دنیای گێران بۆ ئەوە مەجای نەدا وەختمان زانی دەور لەگەڵ ڕاست دەبابە و لەگەڵ ڕاست جاش و جێش هاتت بانمانە و ئێمەی هیچمان پێ نەکرا سەر دەرکە و ماڵ پرسیاری نییە. دیوان بار کرد بۆ دووگە سەرما ئەونیوەکەی بردیان بۆ چەمچەباڵ و ئیتر ئەوەی زەران بوو گرتیان و تا 3 ساڵ لەمە بەر خەڵک چاوەڕێیە کرد. وەختێوە دڵنیا بوو ئیتر ئەوی ڕوادی هاوردی بەخوا شتادت بەخوا شوو بکەم چی بکەم، شوو بکەم بۆ کێ، چۆن شوو بکەم، چۆن لە ڕوو بێ شوو بکەم، بەخوا شوو ناکەم تا مردت. وەلی شەمەی ئەم شەمەی پێشووە ئەمی خوای کردی تاکە و ئێمە 4-5 ڕۆژێ دیمەرە پێنجەمێن نوێژی نیوەڕۆ کراوە هێشتا ئەمری خوای نەکرد بوو. مێخەکەکە لە ناو بوخچەکەدا بوو، ئاڵتون لە گیرفانی سەرباز. بوخچە پڕ ببوو لە جلی زەماوەند. باوەڵ خەونەکانی بە قفڵی چاوەڕوانی داخست بوو، گرەی بوخچەش بە دەستی یار. هەر چاوەڕوان بوو بێتەوە لە بیابان تا خۆی گرێکە بکاتەوە و جلەکانی پارچە پارچە لەبەر بکا و زەماوەندەکەش ساز بکات. بۆ ئەستی زیاتر کەمتر نییە، سیە بانتر بۆیکە لێ لای ئێمە ساڵەکەین ئێمە کەرتێ بێنێتێ گۆزینەوە ئیتر وەکو ئەنفال هاتە بانێتە ئەم کەرن ماوە لە بڕچە ئیتر نیوەی لە خانە جێوان نیوەیان لە خۆیان هاوت وەکو هاوت نێتێ ڕاکە دەی
كاني والله خمانة يا أخونا قد أصحبنا كمين ضعيفين أصحبنا كمين يتولون ودا سريع دايما ودا ساكا بلا روية دجال من روية يتعرض روية لدرسي بس أنا ودا يدوا سا وان فال بنتي مجوز لو روتاي روزاين روتا روزاين تي خود زايد بيوزن ويوزي تواتي غشي إن دايت ما تعرض دايم بروتين راسي رجلين من تكينو يوهاتنو كاما كراز ما مانا يلق ما مانا يتوا بريك ما نوش بريك نقدر جيما هالجيما هيدا المتعني إذا استفاد هيدا المتعني إذا زلام هيدا المتاحنا أنا هاي ما دامني هاي بس أنا هاي ما أديكم باوەڵەکەی مریەم بەجێ ماوە لە دەشت هەرچێکی تیا بوو تاڵان کرا کاتژمێرێک یەک ئەڵقا جووتێک گوارە لە ناوی گیرفانی سەربازێکدا خۆیان تون کردووە باوەڵیش لە دوای تاڵانی خاڵی ببوو لە زەماوەند خاڵی ببوو لە جلی یار مەریەم تەنها یەک بوخچەی پێ و بەس تون لە باوەشی خۆی گیر کردووە بخوای کراس بیدانه ایتا در برکی ما دودا تبرک ما نه سنوکا جیلا لولاکا لا هنا وساكا باول انتل راس نكايتا جيما تا ما قالك قاتي كت ما فوتي غشتي لا تما دم بركي ما ثاني فوتي جير بدي نا ما قنا بدي غشتي الله فوتي غشتي اعطيني عقبي قاربي ما بدي أنا والله باوين كلها أصلا بعض ما باو القو قارو بلا ساعتي ما نبيه تباواني باو كل كرديو واني هذا بس هاتينا اسمه بس صدامتين بروحي بيننا ويتا أو جوتا أنا روحي ما زلنا ويتا الدنيا ما أنت وانا مجموعة أنا تصنفتي ما يتناول السجود لا جازا ما يتنيه يتناول الدنيا يسدني يتو كاتي بقابل يعني عشان شبكة طبيعي شوية شبكات من تلمع هذا جوانا كم يزن ده تبغى يمشي تمنا عمليات لو تيجي تانية كفني وهذا خمانة بەداخەوە مەرگ نامەیەکی بۆ هێنا وتی مەریەم وا باشترە کە تۆ بیت وا باشترە کە خۆت بیت باشترە لە پشتی بیابانەوە زەماوەندەکە بکەیت ئەگەر کرا خۆشم دەبمە شایەتی زەماوەندی مەرگ لە بیابان ئەوکو پێشە ئێمە ئەو کاتە مناڵمانە ئەو پێ گەورە بێ و لەگەڵ باوکمان بێ خەی فەلاعەت و خەی ڕانداری و حیوانداری و قورکاری و هەموو شتێکی ئیشەوە بێ ئێتر هەتاکو ئێمە پێگەیمانە ئەو هەر ڕەزالەتە بێ لە نەوەتیەک چمان بە ئێران و ڕاپەرین بریندار بووی ئێمە بڕکەی حیوانمان بووی هەوانەکانی هاوردە پێ لەگەڵ کوڕێ برامە لە بەردەقارەمان کوڕەکەی برامی خچە ناو سیارەیەک و خۆی وتی مناڵە با نەفرجێ خۆی قیشای لە خۆی پەرزەکانی هەوردی گوێ تاسینجا جێشە دە بابەکە هاتنەوە تەقانکرد دوانسیانە کوژە ئەو بریندار بوو برینداریە کەوتە ڕێ پێنجۆن ئەو مەنتیقە ڕۆنە ئێرانەوە تقریبا مانی ئامان لێنن
بەپا هاتوویت ناو مەکینە هەڵی گودی سیارە هەڵی گودیتی بە بریندای ڕۆی چوویە ئێرانەوە ئەو چەند کەسەشی پێ داوایەکەشی پێ بکە ئەو شوکردنی هەتاکو خەبەری ئەو زەلەمان نەزان بەری شوی ناکە ماوە وەکو سەدام حوسێن تا سەدام حوسێن نەما زانمان زەلام نەماوە ئێتر پشتی داوە مەرگوتی ئەی مەریەمی کچی مام ساڵحی گەرمیان من هاتووم تا بۆستە ئەی مەریەمی کچی مام ساڵحی گەرمیان من هاتووم لە گیرفانی بیابانەوە نامەی دەستگیرانەکەتم بۆ هێناویت ئەو گەرەکێتی بێیت بۆ ئەوێ بۆ ئەوێ پەلەمەکە بۆستە باوەڵەکەش مەکەرەوە بوخچەکەش مێنە لەگەڵ خۆت جلی زەماوەند ناوێ لەوێ پڕیەتی لە جلی ڕەشی گەرمیانی خومکرا و بە ڕەنگی بیابان زەرد وەک ئاڵتونە دزراوەکەی ناو ژیرفانی سەربازەکە مەریەم پێی یەژێ بێسە جێم مەهێڵە منیش تێم نەگەیشتنەوە زەماوەند بکەین یعنی گەرەک ماوە 2-3 زەماوەند بکەین ئەمڕۆی تەقریبا 25 ساڵ پێشی چوون بۆ کەرگۆی جلوبەرگی بۆ هەڵگەم بەخوا 15 سۆنیانی لە جارنەیدا بێمەوە لێ لای مەساڵەکەین ئێمە کارتی بەیەتی گوازینەوە ئەو ڕۆژە وتمان یان گوێزینەوە جاش هات دەورمانی کرد و هات دنیا یۆران بۆ یان فەرق سەدام حوسێن نەما زانمان زەلام نەماوە چەند کەسەشی پێ داوایەکەشی پێ بکە ئەو شوکردنی هەتاکو خەبەری ئەو زەلەمان نەزان بەری شوی ناکە کاماوە کراز ماوامان نەماوە هێلک ماوەمانە وڵاتا ماوە لەناو باوەی هینەکەدانە بخشێکەدای ناوی ئیتر بەخوا ئیتر من وەکو هێندی ئەوە حەزم نەکرد بیخەمە فکری ئیتر وەکو ئەنفال هاتە بانێتە ئەم کەرن ماوە لە بەرچە